لە دوای هەڵکردنی چرای سەوزی دۆناڵد ترەمپ بۆ سیناتۆری کۆماری ڕاند پۆڵ ناوبراو لەگەڵ محەممەد جەواد زەریف کۆبوویەوە. ڕۆژنامەی ئەلکترۆنی ئەلمۆنیتۆر لە زمانی بەرپرسێکی ئاگادار لە کۆبوونەوەکەوە ڕایگەیاند گفتوگۆکان لەبارەی ئەگەری دەستپێکردنی دیالۆگی ئێران و ئەمریکاوە بووە. سیناتۆر ڕاند پۆڵ لە دیمانەی تەلەڤیزیۆنی فۆکس نیوزدا ئەگەری ئەوەی ڕاگەیاند کە ئێران پرۆتۆکۆڵێک واژۆ بکات کە هەرگیز بە دوای دروستکردنی چەکی ئەتۆمیدا نەچێت. هەروەها سیناتۆر کریس مێرفی ڕەخنەی توندی لە ترامپ گرت بەوەی لە ڕێکەوتننامی ئەتۆمی پێنج چووەتە دەرەوە. ئەو ڕایگەیاند چوونە دەرەوەی واشنگتۆن لەو ڕێکەوتننامەیە هەڵوێستی ئەمریکای لە کۆنتڕۆڵکردنی ئێراندا بێهێز کرد. هەر بۆیە ناوبراو داوای کرد واشنگتۆن بە زووترین کات بگەڕێتەوە بۆ دیالۆگ. بە تایبەتیش گوتی لە کاتیبوونی زەریف لە نیویۆرکدا پێویستە کۆشکی سپی دیالۆگی لەگەڵدا دەست پێ بکات. هێشتا هەواڵی گفتوگۆی پێنجشەمەی زەریف و سیناتۆرەکەی ویلایەتی کینتاکی بڵاو نەکرابوویەوە. هەواڵی دەست بە سەرداگرتنی کەشتیە بەریتانیەکەی لە گەروی هورمز سەردانەکەی سەرۆگۆزیرانی ژاپۆن شینۆز ئابی وەبیرهێنایەوە کە هێرش کرایە سەر دوو کەشتی نەوتەڵگر لە دەریای عوماندا. ئەوەی جێگەی سەرنج بوو دۆناڵد ترەمپ لە وەڵامی ڕۆژنامەنووساندا لە عەسری ڕۆژی هەینی لە واشنگتۆن لەبارەی کەشتیەکەی بەریتانیاوە بە پێچەوانی نەریتی هەمیشەییەوە زمانی زبر و هەڕەشەی بەکار نەهێنا و گوتی بابەتەکەی بیستووە و لەگەڵ بەریتانیەکاندا قسە دەکات بەڵام وەکو دەردەکەوێت ئەوەی لەبارەی ئێرانەوە دەیڵێن تەنها دەردی سەریە و هیچی تر. دەکرێت دەست بە سەرداگرتنی کەشتیە بەریتانیەکە لە دوو گۆشەنیگاوە بۆی بڕوانین. خەریک بووە دەربکەوێت کە سەردانەکەی زەریف بۆ نیویۆرک بێ ئاکامە و ناوبراو بە دەستی خاڵی دەگەڕێتەوە. بەڵام کردەکەی سوپای پازاران بە جۆرێک دۆخەکەی ئالۆز کرد هەمووان لە ئاکامەکەی بترسن و هەوڵە دیبلۆماسیەکان بۆ گفتوگۆ لەگەڵ ئێراندا گەرمتر بکەنەوە بۆ ئەوەی لە مەترسی جەنگ دوور بکەونەوە. هەر بۆیە ئەم جارەش سیاسەت و هاوکێشەی گەمەکردن لە قەراغی هەڵدەردا سەرکەوتوو بوو. بەو پێی محەممەد جەواد زەریف لە ویلایەتە یەکگرتووەکان خوێندنی ئەکادمی تەواو کردووە و لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە کۆمەڵگەی ئەمریکی باش دەناسێت. ماوەیەکی زۆری ژنۆنەری کۆماری ئیسلامی ئێران بووە لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و دیپلۆماتێکی شارەزایە و بوارەیە. شارەزاترین کەسە کە بتوانێت لە خواستی ئەمریکیەکان بگات بە تایبەتی هەرجاری کە دەچێتە نەتەوە یەکگرتووەکان دیمانە لەگەڵ میدیای ئەمریکادا ئەنجام دەدات و بەو پاشخانی کە لەبارەی زەینی بینەر و بیسەری ئەمریکیەوە هەیەتی پەیامەکانی خۆی بەوان دەگەێنێت. هێشتا زووە بزانرێت ئاکامی گفتوگۆی زەریف و ڕاند پۆڵ چه ئاکامێکی هەبووە بەڵام پێ دەچێت تا کۆبوونەوەی گشتی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان لە مانگی ئەیلولدا کە سەرۆک و ڕێبەرانی جیهان تێیدا بەشداری دەکەن لەوبارەوە تا ڕادەیەکی گونجاو ئاسۆی دیالۆکی تاران و واشنگتۆن ڕوون ببێتەوە.